دیاربەکر خاوەنی دوو دوکانە لە بازاڕی نیشتیمان لە شاری هەولێر لە ساڵی 2009 با گرێبەستێک بە بڕی 55,000 دۆلار دوکانەکانی کڕیوە، بەڵام ئێستا لەلایەن کۆمپانیای جێبەجێکارەوە بە ناوی شەرقڵ ئەوسەط داوا دەکرێت دوکانەکانی چۆڵ بکات. سارە چلۆش وەرەقەی بەس دەدەم بە شەریکەی ئەو زەری لێ تێک دەدەم بڕۆ مارێ شتی وایە بچمەوە مارێ کاکە ڕسقی مارم دارم لێرێ برام ئاکە تێک دەدەی قەربووەکەم دەکەی جێکی باشترم لەوەی بدەی ئامادەمە بەجیبێلم جێکی باشترم لێدێ بەخۆی ئامادەنیمە بەجیبێلم خینم بڕژێ لێرە 2009 کریتم لە شەریکی یاقدەمەیە بە من دەرێ وەڵا عارەبانەتەوە عارەبانەیە کاکە تازە لێوێن دەر بە من دەرێن وەڵا عارەبانەتێک کا عارەبانە کاکەوە دوکانە برام شەریکەم کڕیە ئەو دوو دوکانە لە باتیەکی لێکم داد لە ڕابەکەم گرتێکتمە دوکانی گەورە. وەک کاسبکارانی بازاڕەکە خۆیان دەیڵێن بۆ هەر مانگێک باج و خزمەتگوزاریەکان لە نێوانی 3 بۆ نزیکەی 5,000 دۆلار با کۆمپانیا دەدەن کەچی داوا دەکات دوکانەکان چۆڵ بکەن و بچنە ماڵەوە. ئەوانە بەڕاستی دیانەوەی غەدر لەو خەڵکی بکەن وەکو شەریکە شەرقڵ ئەوسەط ئەمە لە 2009ەوە 61 دوکان عرضکرا کڕیمان بە 160 وەرەقە کڕیمان ئەو کاتی بەس ئەو دوکانانەی کە خەڵک کڕیتی 2 دەست 3 دەستی کردیتەوە هەیە بە 5 دەفتەر فرۆشاوە. ئێمە هەموو عەقدمان هەیە و ساڵانە کرێی خۆمان دەدەین و جەریبەش دەدەین دەگەر دەڵێن تەزاوزن لۆ جەریبەمان لێ وەردەگرن ئێمە جەریبە دەدەین حکوومەت کرێی خۆمان دەدەین بەبێ ئەوەی هیچ کێشەمان هەبوو بێ ئێستا هاتیە کێشەمان بۆ دروست دەکات دەرێ دەبی چۆلیکەی بەبێ ئەوەی هیچ بەدیلەکمان بداتێ بەبێ ئەوەی یعنی هیچ حسابێکمان بۆ بکە. ئەمن کابراایکی کاسبم تەمەنم 30 ساڵە ئەمنە تا ئێستا محکەمەم نەدیتێ دەرێ لە محکەمەی عەلەکەین ئێکورە کاکە من کرێکی تومە کرێم نەدابێ قەیناکە خەدەماتم نەدابێ قەینا عەرەسیاتم نەدابێ قەیناکە ئێستا لەلایەن ئێستا من دوکاندارم کابراایشکە تەزاوزی کردی من چ بکەم یعنی گوناحی من چییە لۆ نییە سەرە من بڕیاری دادگان نییە ئەو شتە نییە بە هیچ نەوعی چکە من عەقدم هەیە کە دوکانم کڕیە عەقدم هەیە دە دوکانم کڕیە دەرێ قەرەبووی دەداتە من قەرەبووی دەداتە من قەرەبووی دوکانەشی دەداتە من کەس بەوێ دانایە کاکە ئێمە کرێ دەدەین کڕیتمان ئەو دوکانەمان لە شەریکەی کڕی هەرهەموومان کرێی خۆمان دەدەین زەریبەی دەدەین لە حکوومەتی پارە کارەبای دەدەین پارە خەدەماتی دەدەین کە چلوەیەک ماندیسی من 15 زاراتیمە شەریکە بەس ماندیسەکی بینم ماندیس یەک مەزرعە دەرم لۆم بکۆوە یەک مەزرعە دەرم لۆم بکۆ کاکە ئاو لە بێشکار ڕادۆستی دەرم ماندیس دەکەبوونەوەی. پارێزەری یاسایی کۆمپانیای جێبەجێکاریش دەڵێت کەیسەکە لا دادگایە و دادگا یەکلای دەکاتەوە ڕەنگە لە بەرژەوەندی خاوەن دوکانەکان بێت یاخود لە بەرژەوەندی کۆمپانیا بڕیار بدات، بەڵام ئێستا لا دادبینیە و بڕیاری کۆتایی دادگا لەو بارەیەوە دەرنەچووە. کاردانەوەی وان ئەمە تەوان مۆزوعەکە لە محکەمەیە و محکەمەش بڕیاری کۆتایی دەداتن لە کاتی دادبینیە لەوانەیە بەرژەوەندی دوکاندارەکان بڕیار بداتن لەواشە لە بەرژەوەندی کۆمپانیابی هەر بڕیارەشی دادگا بۆ ئێمە سەروەریە ئێمە پابەندی بە بڕیارەکانی دادگا بەڵام بۆ خۆ دزینەوە لە بەرپرسیارەتی یاسایی پێویست ناکاتە ڕێگە بنە بەو شێوازە یعنی ئەمە ئەوەیە نا مەسەلە تێکدان نییە ئەمە مۆزوعەکە لە محکەمەیە محکەمە بڕیار دەداتن مەسەلە تێکدان نییە مەسەلە تێکدان نییە هەندێک شوێن هەیە هەندێک شوێن هەیە بۆتە بەربەست لەبەر دوکانەکانی تر و بۆتە بەربەستیش لە هاتوچەی خەڵکەکە یعنی بازارەکەی خنکاندووە ئێمە لەگەڵەوەینە کە بازارەکە بازارشی پێشکەوتن بێ بازارێک بێ کە هەموو شتەکانی تێدای وەکو مۆڵەکانی تری شاری هەولێر. دوای ئەنجامدانی گربنەوەی ناڕەزایەتی خاوەن دوکانەکانی بازار نیشتیمان و داونتاون لەلایەن کۆمپانیای جێبەجێکارەوە پێیان وتراوەکەوە ئەم بازاڕەی ئێوە لە عارەبانەکان پێک هاتووە بۆیە دەبێت دوکانەکانتان چۆڵ بکەن، بەڵام لە ڕاستیدا خاوەن دوکانەکان دەڵێن ئەمانە دوکانەکانی ئێمەن و لە چەند ساڵی ڕابردوودا بە گرێبەستێک ئێمە ئەم دوکانانەمان کڕیوە بۆیە لە ئێستادا ئەوان ڕازی نین واتە خاوەن دوکانەکان ڕازی نین دوکانەکانی خۆیان چۆڵ بکەن و بەبێ هیچ قەرەبوویەک دوکانەکان بەجێبهێڵن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.